بەناوی خی بەخشەندەی میهرەبان ئەوڕۆ کردنەوەی فیستیڤاڵی کلتوری کوردی لەلایەن دەستگای نووری حیکمە لە قێڕانیا ئەلحەمدولیلا کە تاگیان بە تێگڕایی تێیدا بەشدار بوون. دەستخۆشی بۆ ئەو مامەستا بەڕێزانەی کە هەستان بە سازدانی ئەو فیستیڤاڵە کە ئامانج تێیدا ناساندنی کلتوری کوردی مێژووی کووردە بە ئەو قوتابیە بەڕێزانە کە تازە پێدەگەن بۆ ئەوەی زیاتر لە مێژووی کورد و لە خۆشویستن و ناسینی نیشتیمان و نەتەوەی خۆیان پێی ئاشنا بن. بۆیە ئێمە هەستان بەکردنەوەی ئەو فیستیڤاڵە کلتوریە کە یەکێکە لە ڕێگا هەرە گرنگ و سەرەکیەکانی ناساندنی مێژووی کورد و کلتوری کوردی بە قوتابیان. ئەوەش هەدەف و ئامانجی ئێمەیە لەگەڵ پەروەردەکردنی قوتابیانمان خوێندکارانمان بە جۆشدان بە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەمان شێوە لەژێر ئەو ڕۆشناوی سێبەرەدا پەروەردە بن، فێر بن بە ناسینی کلتوری کوردی و بە زمان خۆشەویستەکەیان بە خۆشویستنی نەتەوەیان و بە ڕێوشوێنی باب و باپیرانمان کە پێیدا ڕۆشتوون. ئەوەش یەکێکە لە هەدەف و ئامانجەکانی دەستگای نووری حیکمە. سوپاس بۆ هەموو لایەک. من دڵخۆشم کە بەشداری ئەم فیستیڤاڵەم کردووە و زۆر حەزم لێ بوو. دەستگای نووری حیکمە لە قێڕانیا ڕێکی خست بوو و من زۆرم پێخۆش بوو بەشداریم کرد لەو فیستیڤاڵە. من خواردنێکی کوردەواریم هێناوە و زۆریش حەزم لێ بوو بەشداریم کرد. خواردنەکەم ناوی چییە؟ خواردنەکەم ناوی کەشکە. جگە لەوەی کە فێری شتە شەرعیەکانمان دەکەن واتە قورئان و چەند دەرسێک لەم زانستانە و فێری ئەوشمان دەکەم، فێری کلتور و کوردەواری ئەم شتانەشمان دەکەن. ئەمڕۆ بەشداریم کردووە لە فیستیڤاڵێکی کلتوری، فیستیڤاڵێکی کوردەواری کلتوری. ئەم هەموو جۆرە خواردنەکانی لێیە کوردەواری. کۆمەڵە خواردنی کوردەواری لێ ئێمە ئاشنایان دەکەین بە تەنها بەژانەکانمان. هەموو کۆمەڵە خواردنەکانی کوردەواری لێیە. جا ئەمڕۆ فیستیڤاڵێکی کلتوری و کوردەواریمان کرد. سلااو بەڕێزان، من ناوم فەریسا هاتەمام. ئەمڕۆ وەک دەستگای نووری حیکمە هەستاین بە فیستیڤاڵێکی کولتوری کە چەندی شتی لێ کە باو باپیرانمان لە کۆندا بەکاریان هێناوە. ئێستا وەک دەستگای نووری حیکمە و چەندین هاوڵاتی تر ئاشنایان دەبین بە شتەکان. ئەو کەلوپەلانەی لێرن باو باپیرانمان لە کۆنەوە بەکاریان هێناوە. ئێستا ئێمە لێرە ئاشناین دەبین پێیان. سوپاس دەستگای نووری حیکمە دەکەین کە وەک چەندی شت فێری فێرخوازانیان دەکەن کە کەلوپەلی کولتوریە لە باو باپیرانمان ببەنمەوەتەوە. سەرتا بە خێراتی کەناڵ پێیان دەکەم کە حەزتان شە لە شوێکی دوورهاتون بۆ بەشداریکردن لە فیستیڤاڵی دەستگای نووری حیکمە. هەم سوپاسی هەموو فێرخوازان دەکەین کە بەشدار بوون لەم فیستیڤاڵە. ئەمە دووبارەکردنەوەی مێژوو دەستوجێی باپیرانمانە کە ئێمە پێویستە هەموو ساڵێکی هەموو ساڵێک دووبارەکەینەوە. بە خێراتون سوپاس.
پێشتر ئەو شتانە باو باپیران و خواردن و کەلوپەلوکە پێشتر باو باپیرانمان بەکاریان هێناوە بۆیە کە ئەو دەست شوێنە بزر نەبێ ئێمە پێویستە هەموو ساڵێکی ئەو فستیڤالە بکەینەوە. ئێمە وەکو دەستگای نووری حکمە لە قێڕانیە ئەمڕۆ هەستین بە ئامادەکردنی ئەم فستیڤاڵە کولتوریە بۆ فێرخوازانی خۆشەویست. سەرڕای پێشکەشکردنی بابەتە ئاینیەکان وە فێرکردنی فێرخوازانمان دەربارەی بابەتە ئیسلامیەکان ئامانجمان لە ئامادەکردنی ئەم فستیڤاڵە ئاشناکردنی فێرخوازانی خۆشەویست بوو بە دابوونەریت و کولتورە کوردەواریەکانی باو و باپیرانمان. Gönderdi.